نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، سلامي خوي پروردگار لهم ولايكتان بي، داوكارم لخوي پروردگار بخاطر ناو جوانكاني خوي وخاطر اسم عظمي خوي طاعت وعبادتي مانجي رمضاني لمن قبول كردبه. داوای لێ ئەەکەم بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی. چەند ساڵ و چەند ساڵێکی تر بمان تێڵێ لەم دنیایە بە لەش ساغی و بە تەندروستی بتوانین ڕۆژووی ڕەمەزان، بتوانین تەراویح و لەیلەة القەدر و دوعا و ذکر و قورئان خوێندنەکانمان ئەنجام بدەین، بۆ ئەوەی ببێتە توێشوویەک بۆمان بۆ ڕۆژی قیامەت. خوشک برا بەڕێزەکانم، ئێمە پاش تەواوبوونی مانگی ڕەمەزان کەوا لەگەڵ هاتنیا و لەگەڵ تەواوبوونیا هەر وەکو چاوتروکانێک وابوو ڕۆیشت و ئێستش تەنها بەرهەم و پاداشتەکەی ئەمێنێتەوە. هەڵوێستە ئەکەین لەسەر 5 خاڵ. خاڵی یەکەم تێپەڕبوونی ژیانی دنیا زۆر بە خێرایی. بەڕێزان، ژیانی دنیا هەر هەمووی هەر لە ئەوڵەوە هەتا ئاخیری زۆر بە خێرایی تێپەڕ ئەکا، بەڵام پێی نازانی تا تێپەڕ ئەکا. دنیا هەر لەو ڕۆژەوە کە خوا خەڵقی کردووە تا ئەو ڕۆژەی کە کۆتایی پێدێ کورتە، و ئێمەش لە ناو ئەو هەموو ماوەیەکی زۆر کورتمان بەدەستەوەیە. یعنی ژیانی دنیا چەند هەزار ساڵ بێ، ئێمە تەنها لە ناوێ چەند ساڵێکمان هەیە، چەند ساڵێک. ئەو ساڵەشە کە هەمانە ئەگەر بێت و بە وردی لێی ورد ببینەوە، ئەگەر بە جوانی لێی بکۆڕینەوە تەماشا ئەکەین، زۆر کەمترە لەوەی کە بە خەیاڵمانە دێ. بە تایبەت کاتی پەرستشەکان، کاتی عیبادەتەکان زۆر کورتە. خۆشەویستەکانم، ئێمە ئەگەر 65 ساڵ تەمەنمان کردبێ لە ژیانی دنیا، ئەگەر تۆزێ لێی ورد ببیتەوە تەماشا ئەکەی نیوەی بە خەو بردمانەتە سەر، نیوەی بە خەبەر بووین. ئەو نیوەیەشی کە بە خەبەر بووین سەیرەکەی زۆرینەی، یعنی ئەگەر 30 ساڵ بە خەبەر بوو بێتین، تەماشاکە زۆرێک لەو 30 ساڵە ئێمە نەخۆش بووین، ئێمە مەشغوڵی دنیا بووین، ئێمە خەریکی خواردن و خواردنەوە بووین، ئێمە خەریکی ڕابواردن بووین، خەریکی لەهو و لەعب و یاریکردن و گەمەکردن بووین، خەریکی ژنهێنان و بەڕێوەبردنی ماڵ و مناڵ و تەماشا ئەکەی لە ئەخیرە ئەگەر هەر هەمووی بەی بەدەمی یەک، ئێمە کەمتر لە ساڵێ خەریکی عیبادەتکردن بووین. لە 24 سەعاتی ڕۆژێکە ئەگەر هەر هەمووی تێکەڵکەی تەماشا ئەکەی گشتی نوێژەکان سەعاتێک ئێمە خەریکی نوێژکردن و ذکرخوردن و قورئان خوێندن نەبوو بووین. حتا بانگە ڕەمەزانەکانیش ئەگەر تێکەڵکەی لەگەڵی. ئێمە ڕاستە لە ساڵێکە مانگێکی ڕۆژوومان گرتووە، شەو نوێژیمان کردووە، بەڵام ئەگەر بە جوانی لێی ورد ببیتەوە تەماشا ئەکەی مانگێک نییەوە کاملی، لەوە زۆر کەمترە. بۆیە خۆشەویستەکانم، ئەم ژیانی دنیاە ئەگەر سەبری لەسەر بگرین زۆر بە سەریعی تێپەڕەکە. بە تایبەت تاعاتەکان، کاتێک کە زانی وەکو چاوتروکانێک وایە، چاوە نوقێنی چاوەکەی تۆ تەماشاکەی تێپەڕی کرد، ئەوە مانگی ڕەمەزان تێپەڕی کرد، ئەوە نوێژەکان، ئەوە عیبادەتەکان، شەو نوێژیەکان، ئەوەی تێپەڕی کرد. دنیا خوای تەعالا وا خەڵقی کردووە، کاتێ لە دوورە تەماشا ئەکەی وازانی زۆر دوور و درێژە، بەڵام خۆی لە ڕاستیە زۆر کورتە. بۆیە لە ڕۆژی قیامەتە
پێت ئەوترێ چەندێک لە ژیانی دنیاە ژیاوی ئەڵێ لەوانەیە ڕۆژێک یان کەمتر لە ڕۆژێک وا جواب بدەینەوە لە ڕۆژێک قیامەتە هەرچی ناخۆشیەکانی دنیا هەیە هەرچی ئەوەی کە حەزت لێ نەکردو و تۆ خۆتت گرتووە لەسەری کاتێک کە هەڵەژێنیتە هەڵتەژانە بەهەشتا و خۆشیەکی بەهەشت ئەبینی پرسیارت یەکەم قەت ناخۆشیت بینیوە لە دنیا ئەڵێی قەت نەمبینیوە ئەوانەی کە لە دنیاە قەت ناخۆشیان نەبینیوە هەر خەریکی ڕابواردن بوون یەک شتێکیان نەکردووە یعنی یەک فەرمانێکی خۆیان جێبەجێ نەکردووە خۆیان نەگرتووەتۆ لە قەدەغەکراوێکی خوا لە ڕۆژی قیامەتە ئەیان هێنن ئەیان ژەنە ئاگری جەهەنما و دەریانەکەن پیان بڵێن خۆشیتان بینیوە ئەڵێن هەرگیز خۆشیمان نەبینیوە سێکەن خۆشەویستەکان بۆیە حەقە ئینسان بیر کاتەوە فکر بکاتەوە کە ڕۆژێ دێ ئەم دنیاە بەو شێوە ماڵ ئاوایی لێکرێ خوای تەعالا کاتێک ئێمە ئەبینێ لە ناو کەونێکە ئەم کەونە گەورەیە ئەگەر بیری لێ بکەیتەوە کەون زۆر گەورەیە ئێمە لە ناو کەونە زۆر بچووکی ئێمە تەنانەت لە ناو ئەم مزگەوتەشا بچووکی لە ناو ئەم مزگەوتەشا بچووکی مزگەوتەکەمان لە ناو ئەم شارەیە زۆر بچووکە شارەکەمان لە ناو کوردستانە و خاریتەی کوردستانە زۆر بچووکە کوردستان لە خاریتەی زەویە وشکانی زەویە زۆر بچووکە هەرچی وشکانی زەوی هەیە بە سەحرا و بە بیابان و بە هەموو ئەو دەوڵەتانی کە تیایان و بە باخ و بە هەموو ئەوەی کە لە وشکانی لەسەر زەویە 29 لە سەتایە 71 سەر زەوی ئاوە ئەمجا سەر زەوی و کوڕی زەوی هەر هەمووی لە چاوی بوونەوەرە والله هەر باس ناکرێت هەر یعنی دنکە خۆڵێک نییە کاتێکە کە خۆر ئەد لە پەنجەرەکەەوە دێتە ژوورەوە لە کاتێکە کە خۆرەتاوە دنیا تەماشاکەی تۆزێک ئاوە هەڵەسێوەکو تۆزە گەردیلەیەکە واللهی زەوی چۆن ئەو گەردیلەیە بەقەدەر لە چاوی ئەم مزگەوتە هەر زۆر بچووکە زۆر حەسابی بۆ ناکرێت زەوی لە چاوی کەون و بوونەوەرە هەر حەسابی بۆ ناکرێت لەوەش بچووکترە بەڵام لە ناو ئەوە شاخوای تەعالا تەماشای تۆ ئەکا و تەماشای دڵی تۆ ئەکا و عیبادەتەکانت قبوڵ ئەکا و گوێی لە زکرەکانتە و گوێی لە دوعاکانتە و تەماشای نوێژ و ڕۆژ و زەکاتدان و حەجکردنی تۆ ئەکا ئەمە فەزڵی خوای پەروەردگارە بەسەر تۆ نابێت لە بیری بکەیت ئەبێ دائیمەن لە بەرچاوت بێت و دڵنیاش ببی ڕۆژێک دێ خوای تەعالا ئەمە هەر هەمووی لف ئەکات هەر هەمووی قڵ ئەکات عینەن وەکو چۆن کتێبێ قڵ ئەکرێت یا جاران لف ئەکرا وا هەموو خوای تەعالا لف ئەکات جارێکی تر تەواو کەسێک لەسەر ئەم زەویان نامێنێت لەم بوونەوەرە لەم کەونە یەک نەفەر نامێنێت تەنانەت مەلایکەکانیش نامێنن ئەوانیش ئەمرن ئەو مەلایکەیە کە گیان ئەکێشێ مەلایکە گیان کێشانیش خۆشی نامێنێ خۆشی ئەبێ بمرێ ئەم هەموو دەسڵاتدارە زاڵمە ئەم هەموو دەسڵاتدارە کە ئەیان بینی چەند ساڵ یان چەند جاری وایە دەیەها ساڵ حکمیان کردووە هەموو دنیا لیان ترساوە ئەوە ئەمریکایە ئەوە ڕووسیایە ئەوانەی پێشی ئەمان نەمرود فرعون و هەموو فرعون و نەمرودەکانی تریش هەر هەمووی بەڕاستی ئەڕوا و ئەپێچێنرێتەوە و هەر کە ئەنەه نەبوون ئەلەو کاتە خوای تەعالا فەرمێ لیمەن المولک اليوم کەس نییە وەڵام باتەوە کەس نییە مەلائیکەش نییە وەڵام باتەوە سێ جار خوای تەعالا ئەفەرمێ ئەمڕۆ پادشایی هین کێیە کوا پادشاکان وا زاڵم و ستەمکارەکان کە ئیدعای خوایەتیان نەکرد یان ئیشی خوایان نەکرد نەعوذ بالله لمن الملك اليوم کەس نییە وەڵام باتەوە پاشان خوای تەعالا لە سێم جارە خۆی وەڵامی خۆی داتەوە ئەفەرمێ لله الواحد القهار بۆیە بەڕێزان خوا با لەبەر خاتری ئەم ساتە کورتانەی ژیان قیامەتی خۆمان نەسووتێنین بردنەوەی حەقیقی ئەوەیە کە ئینسان بەهەشت بباتەوە ئەو هەموو بردنەوانەی دنیا هەمووی لەناو قاع و هۆڵی دنیاە هیچ نییە دوای ئەوە حەساوە کە ئیمتیحانەکە تەواو ئەبێ و هەمووی ئەپێشرێتەوە ئەمجا حەساوە کێ بردێتەوە و کێ نەیبردوێتەوە كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام هەڵوێستەی دووەم هەموو عیبادەتێک کە ئەنجامێدەی بەتەئکید مەشەقەتی تایە ماندووبوونی تایە هیلاکبوونی تایە ڕۆژوو عیبادەتەکانی ڕەمەزانیش
طبعا برسيتي توینێتی خۆگرتنەوە لە ئارەزوەکان ناڕەحەتیەکان وەستان لە نوێژ و لە شەو نوێژیەکانە ئەنی ئەمانە هەمووی ناڕەحەتی تایە بەڵام لەگەڵ ئەوەیشا چێژی تایبەتی خۆشی هەبووە چێژی تایبەتی خۆشی هەبووە خۆشەویستەکانم ئەو ماندووبوونە چێژی تایبەتی خۆی هەیە حاڵەتێکی نەفسی و ڕۆحی عەجیبی هەبووە ئەمە لە دنیا جگە لە قیامەت پاداشتەکەی قیامەت ئەوە هەر باسی مەکە هەر لەبەرەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ڕۆژوان دوو خۆشیان بۆی هەیە خۆشیە کاتێک کە ڕۆژۆکە تەواو ئەبێ و جەژن دێ یان هەموو ئێوارەیەک کە بەربانگ تەکردەوە و لە کۆتاییشە کە جەژن دێ ئەو خۆی بۆ خۆی خۆشیەکی زۆر گەورەیە کە کۆتایی بەو عیبادەتە دێنی ئەنجامی دەی بە جوانی بەڕێک و پێکی و پاداشتێکیش کاتی ئەگەیتەوە خوای پەروەردگار و دڵت خۆشە بێ بەو عیبادەتانەی کە کردوتە بەو ماندووبوونانەی کە ماندوو بوویت و بەزایە نەچووە ئەلەو کاتە هەست بە لەزەت و چێژەکەی ئەەکەی هەڵوێستەی سێم خۆشەویستەکانم ڕاستە ئینسان کاتی عیبادەت ئەنجامەدا هەست دەکات کە ئەم عیبادەتە خوای لە خۆی ڕازی کردووە و چاوەڕوانی پاداشتی قیامەتیشە بەڵام لە هەمان کاتە خۆی بۆ خۆی عیبادەت شیرینیەکی خۆی هەیە لەزەت و چێژێکی خۆی هەیە لە دنیاشە هەر لەبەرەوە خوای تعالی فەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة هەر ژیانی دنیا تۆ مرتاحی تۆ زەمیرت مرتاحە تۆ هەستەکەی بەڕاستی ڕاست ئەڕۆی ڕێگا ڕاستەکەت گرتووەتە بەر هەندێک لە پیاوچاکان وتویانە جارجار لەم ژیانی دنیا کاتێ ئینسان عیبادەتێک ئەنجامەدا و خەریکی عیبادەتکردنە و لەناو عیبادەتەکەیان یان لە دوای عیبادەتەکە هەست بە خۆشی بە لەزەتێکەکە هەر خەریکە باڵ ئەگرێتەوە هەر خەریکە باڵ ئەگرێتەوە جاری وا هەیە تۆ نوێژەکەی وا هەستەکەی ئەوە ئیتر بەرەو مەلەکوت ئەچی بەرەو ئاسمانەکان ئەچی میعراجەکەی بەڕاستی بەڕۆحت بۆ لای خوای پەروەردگار ئەو چێژ و لەزەتەیەوە ئەکا ئیمانداران بتوانن بەردەوامی بن بە عیبادەت و پەرستشەکانیان ئەگەر نەگەی بە ئەو چێژە نەگەی بە ئەو لەزەتە بەڕاستی مەحروم بووی هەندێک لە پیاوچاکان لە کاتی ئەو خۆشیەیە وتویانە ئەگەر پاشاکان و کوڕی پادشاکان ئەگەر کاربەدەستان و کوڕی کاربەدەستان کەوا هەستەکەن بە سیارە ئاخر مۆدێلەکانیانەوە بە فڕۆکە و ئەلیکۆپتەرەکانیانەوە بە قەسر و قوسور و ڤیلەکانیانەوە وا هەستەکەن ئەوان لە خۆشیان ئەگەر هەست بە چێژی ئەو لەزەتەی ئێمە بکەن واللهی دێن بە شمشێر دڵمان لە تەکەن و دڵەکانمان ئەبن بۆ خۆیان بۆ ئەوەی ئەو لەزەتەیان دەستکەوێ بەس بەخوا ئەوان هەستی پێ ناکەن نازان بەڵام ئێمە لەو کاتانە لە ئەوان زۆرتر چێژە بینی بۆیە ئەبینی فەقیرێک خواپەرست فەقیرەکەی خۆی ناگۆڕێتەوە بە هەرچی دەسڵاتی دەسڵاتداران هەیە بە هەرچی مڵک و پارە و پولی دەسڵاتداران هەیە بە هەرچی سیارە و ڤیلە و ئەسپ و نازانم چیەکانیان هەیە نایگۆڕیتەوە ئامادە نیت بیگۆڕیتەوە چونکە تۆ هەست بە چێژێکەکەی هەر لە عیبادەتەکەیە خەڵک وا ئەزانێت تۆ چێژ نابینی خەڵک وا ئەزانێت تۆ های لە ناخۆشیە بەس نە تۆ لە چێژ و لەزەت های هەر ئەوەیە وا ئەکات تۆ لە پێناوی ئەو دینە لە پێناوی مەبدەئەکەی خۆتە کە هەڵت گرتووە ئامادەی خۆت ماڵت مناڵت هەموو شتێکت بکەی بە قوربانی لەگەڵ ئەوەیشا هەر سەبربی هەر هەست بە خۆشی ئەەکەی هەست بە چێژێکی ڕۆحی ئەەکەی ئەوەیە وات پێ ئەکا بەرگە بگری و ئیلا هیچ کەسێ ئامادە نییە ماڵ و ناڵی خۆی بکاتە قوربانی هیچ کەسێک ئامادە نییە مێردەکەی لەدەست بدا هیچ کەسێ ئامادە نییە ژنەکەی لەدەست بدا هیچ کەسێ ئامادە نییە کوڕەکانی لەدەست بدا هیچ کەسێ ئامادە نییە ماڵ و خان و سەرۆت و سامانی لەدەست بدا ئەگەر بێت و لەبەر خاتری خوا نەبێ بەڵام ئەوانەی کە لەبەر خاتری خوا ئەیکەن ئەبینی زۆرە هەست بە ئارامی ئەکەن ئەیان بینی عەجایب بدێ کاتی ئەیان بینی ئەو هەواڵانەیان پێ ئەدرێ لە ناوچاوانیانە تو بڵێ ڕاست بێ ئەم هەواڵە ئەگەر ڕاست بێ بۆ هیچی پێوە دیار نییە ئەوە مەسەلەکە ئیمانە خۆشەویستەکان ئەوە مەسەلەکە هەستێکی ئیمانیە ئەویش وەکو من و تۆ مرۆڤە ئەویش وەکو من و تۆ هەست بە ناڕەحەتیەکانەکە بەڵام کاتێک ئیمانەکە زاڵ ئەبێ بەسەر شتەکانە ئیتر سوبحان الله ئەو کات ئەو جەزعی کە خەڵکتر هەیەی ئەهلی دنیا هەیەی ئەوان نایان بێت ئەو باوکە ڕۆ واوەی لێ و های هاوار و ئەمانیان نامێنێ
هەندێک لە پیاوچاکان وتیانە لەم دنیایە بەهەشتێکەیە هەر کەسێ هەستی پێ نەکا بەهەشتی ئاخرەت نابینی. هەندێکی تریان وتویانە وەڵڵاهی بەهەشتێک لەم دنیایە هەیە ئەمەندە خۆشە ئەگەر بێت و بەهەشتی ئاخرەتیش وا بێ معنای وایە بەهەشت خۆشە، معنای وایە بەهەشت خۆشە. والله براینە ئەو چێژە ڕوحیەی کە هەمووتان ئەیبینن لە عیبادەتەکانە کاتێک بەڕاستی لەگەڵ خوای تەعالا یەکلا ئەبیتەوە بۆ خواپەرستێکت ئەو چێژە ڕوحیە هەموو شتەکان ئەهێنێ، هەموو لەزەتەکان ئەهێنێ. ئەگەر بێت و بەردەوام بێ ئیتر ئاگات لە خۆت نامێنی، هەست ناکەی لەم دنیایە ئەژی. بەس خوا ڕەحمی کردو بۆ ئەوەی کە ئێمە بتوانین وەکو مرۆڤ لەم ژیانە بژین لەناو ئەم قاعەی ئیمتیحانە بژین سەیرەکەی ئەو لەزەتت جار جارە خوای تەعالا ئەیتێرێ بە دڵمانە جار جارە بەس بۆ ئەوەی بەردەوامیمان پێ ببەخشێ وئیلا هەر جارێک مرۆڤی وهای لەناو قاعەی ئیمتیحانەکەیە. هەڵوێستەیەکی تر خۆشەویستەکانم ئێمە ئەگەر تەماشاکەین عیبادەتەکان خۆشەویستەکانم ئەو عیبادەتانەی کە خوای تەعالا دایناوە ئەبینی نوێژ لە ڕۆژێکا چەند جارێ دووبارە ئەبێتەوە فەرزەکانی نوێژ، ئەبینی جمعە سەیرەکەی هەفتانە دووبارە ئەبێتەوە، ئەبینی ڕۆژوو ساڵانە دووبارە ئەبێتەوە، هەروەها زەکات لە ساڵێکا یەک جارە، تەماشاکەی حەج لە عومر تا یەک جارە. ئەم تەنزیمە بۆ ئەوەیە کە بە بەردەوامی تۆ لەگەڵ خوایە بمێنی، بە بەردەوامی دڵت لەگەڵ خوایە بێ. بەڵام ئەبێ ئاگامان لێبێ هەندێک ئەوراد هەیە، هەندێک ئەزکار و دوعا هەیە کە خوای تەعالا دایناوە ڕۆژانە ئەنجامی بدەیت لەگەڵ هەموو کار و کردەوەکانتان. ئەوانە زۆر گرنگن پابەند ببی پیانەوە، ئەوانە پارێزەرن، ئەوانە قەڵایەکن ئەتپارێزن لە جن، لە جنۆکە، لە چاو، لە حەسادەت، ئەتپارێزن لە حەزەکان و بەشەکانی نەفسی ئینسان. زۆر گرنگە پابەندبوون بەو ئەزکار و ئەورادە ڕۆژانەوە کە ڕۆژانە ئەنجام دەی لەگەڵ کار و کردەوەکانی ڕۆژدا. بۆ نمونە ئەگەر ئینسان بۆی بکرێت لە ڕۆژێکە لە دوای ڕەمەزانیش یعنی ڕۆژی جوزئی قورئان یان بخوێنێت ئەگەر بۆی بکرێت یان گوێی لێ بگرێت، ڕۆژی جوزئی قورئان بە مڕەتەبی بە تەرتیبی هەوڵ بدەی هەر لە ئەوەڵی قورئانەوە ڕۆژی جوزئێک لەدەست نەدەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتى ئیشی زەروری وایە ئەی فەرموو ئەو ویردە ڕۆژانەی لەبیر نەئەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جاری وابوو ئیجتیماعێکی زۆر گرنگی هەبوو، کۆبوونەوەیەکی زۆر گرنگی هەبوو بۆ نمونە لەگەڵ وەفدی عەبدولقەیسە ئیجتیماعێکی زۆر گرنگی هەبوو، پیانی وت من داوای لەبردنتان لێکەم ویردێکم بوو ئەم ویست تەواوی بکەم بۆیە تۆزێ تاخیر بووم. ئەوەیە کە ڕۆژانە جوزئێکی قورئان زۆر گرنگە ئینسان لە کاتە دیاریکراوەکانە بیخوێنێت. زۆر مهمە خۆشەویستەکانم. ئەگەر خوێنەواریت نەبێت وەکو باسمان کرد چەند جار تۆ ئەتوانی بە قەڵەم قورئان بێ بە مۆبایلەکەت بێ ئەو جوزئە قورئانە هیچ نەبێت ئەو جوزئە قورئانە بەردەوامی ڕۆژانە هەت بێ. ذکرەکانی ئێواران و بەیانیان زۆر گرنگە خۆشەویستەکانم. ئەم هەموو مەشاکلە وەڵڵا کە ڕوو ئەکاتە خەڵک زۆربەی لەبەر ئەوەیە ئیلتیزام بەو ذکرەکانی ئێواران و بەیانان ناکەن. زۆر گرنگە ئێمە ئیلتیزامی پێوە بکەین، زۆر گرنگە، زۆر گرنگە. من وەکو بەشی خۆم باسەکەم ئەو چێژەی کە لەو ذکرانە بینیمە ئەو سوود و قازانجە دنیایانە ئیترەوە چاوەڕوانی قیامەتەکەین ئینشاءالله کە خوای تەعالا لە قیامەت شەپاداشمان باتەوە کە من بینیمە لەو ذکرانە یعنی باس ناکرێت. هەر کاتێک لە ماوەی 35 ساڵە کە من ئەو ذکرانە کە بە بەردەوامی شەو و ڕۆژ خوێندومە هەر کاتێک تووشی شتێک بوو بێتم یعنی موسیبەتێک حاڵەتێک وەزعێک بەسەرمە هاتبێ سبحان الله بیرم کردوتەوە لە بیرم چووە سبحان الله ذکرەکان ئەو ڕۆژە خوێنم بەیانیان و ئێواران ئیلا لە بیرم چووە. ئەگینا ئەگەر لە بیرت نەچوو بێت ئیلتیزامت پێوە کرد بێت کە زۆربەی جار من ئیلتیزاماتم پێوە کردووە ئەتپارێزێ قڵایە ناو نراوە قەڵا هەر قەڵایەکە ئەتپارێزێ لە شەیطان لە دوژمنان لە حەسوودەکان لە چاوپیسەکان. زۆر گرنگە ئەو ئیلتیزام بەو ذکری ئێواران و بەیانیانەوە بخۆین کە لە زۆربەی کەناڵە دینیەکان رادیۆ دینیەکان تەلەڤیزۆنە دینیەکان ئەو ذکرانە ئەوترێتەوە بەیانیان و ئێواران. زۆر گرنگە تۆش ئیلتیزامی پێوە بکەیت و هەوڵ بدەی لەبەری بکەیت ئەگەر بۆ تەکرێت. هەروەها ذکری نان خواردن، ذکری خواردنەوە پێشە بسمیللاکەی دوایەوە الحەمدوللاکەی و هەروەها دەرچوون لە ماڵ و هاتنەوە بۆ ماڵ خەوتن و هەڵسیان لە خەو ئەم ذکرانە زۆر گرنگە ئیلتیزامی پێوە بکەیت.
داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، دامەزراومان بکە لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی خوایە وامان پێ بکەی کە ڕەمەزان قوتابخانەیەک بێ بۆمان، ناوەندێکی ڕاهێنان بێ بۆمان، حتا ڕەمەزانەکەی تر لەسەر تاعات و عیبادەت بەردەواممان بکە و دامەزراومان بکە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت تاعات و عیبادەتی ئەو مانگەت لێمان قبول کردبێ. یا ڕەبی خوایە بیبینینەوە لەسەر تای ترازووی چاکەکانمان لە ڕۆژی قیامەتە. خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خوایە ئەوەی گیراوی هەیە گیراوەکانی دەرباز بکەی، ئەوەی قەرزارە خوایە ڕەحمی پێ بکەی، قەرزارەکانی بۆ دەفع بکەی یا ڕەبی، بۆ ئاسان بکەی. یا ڕەبی بار و ناڕەحەتیەکانی دنیامان لەسەر لابە یا ڕەب العالەمین. خوایە بەرەکەت خەیتە ڕزقمانەوە یا ڕەب العالەمین. کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری. ئامین ئامین. ئیماندارانی خۆشەویست، برا بەڕێزەکانم، خوشکە بەڕێزەکان، هەڵوێستەی پێنجەم و کۆتایی حەزەکەم یادتانی بخەمەوە ئەوەیە کە ئاگاداری گوناح و تاوانەکان بن کە لە پێشی ڕەمەزانە ئەمان کرد. لە ڕەمەزانە بە فەزڵی خوا وازمان لێ هێنا. ئێستا شەیطان جارێکی تر دێتەوە ئەوێتمان گەڕێنتە سەر ئەو بە زمانی کە جاران لەسەری بووی. شەیطان نەتان خەڵەتێنێ بڵێ ئێمە کۆ ڕەمەزانمان گرت، الحەمدولله لای خوا قبوڵە و ئیتر تەواو با جارێکی تر سەرکەینە گوناح و تاوانە، سەرکەینە غەش و فێڵەکانی بازاڕمانە، سەرکەینە شیرک و گوناحەکانە کە بەردەوام ئەنجاممانەدا پێشی ڕەمەزان، پێشی تەوبەکردنەکانمان. هەندێک کەسێک خوا پەناماندا ئەسڵەن واز لە نوێژ دێنێ، واز لە نوێژ دێنە جارێکی تر ڕووە کاتە عەرەق خواردن، ڕووە کاتە کافیتریا و شوێنە خراپەکان، ئەڕاتۆ بەلای هاوڕێ خراپەکانی. ئامان بەڕێزان شەیطان ئەوەی ئەوێ. خوای تەعالی نمونەی ئافرەتێکمان بۆ ئەهێنێتەوە لە قورئانی پیرۆزە، ئەفەرمێ ئەو ئافرەتە هەر لە بەیانی حتا ئێوارە تەشی ئەڕێسا، خوریەی ئەڕێسا، ئەیکرد بە بەن، ئێوارەی لێ ئەهات هەمووی هەڵەوەشانەوە جارێکی تر. یعنی تەواو نەبوو، عەقڵی تەواو نییە، چونکە هیچ کەس هێشتی وا ناکە هەر لە بەیانی حتا ئێوارە ماندوو ببێت و ئەودا بەیانی ئێوارە هەڵوەشێنێتەوە، نابێت، کەس شتی وا ناکات. جا خوای تەعالی فەرمێ ئێوەیش وەکو ئەو کەسە مەبن، هەرچی کارت و کردەوەتان کردە هەمووی لە دوای ڕەمەزان بیکەنە دەستی شەیطان و پوچەڵی کاتەوە بۆتان و بیدا بە ئاوە. نابێ ئینسان وابێ، ئەبێ ئینسان بەردەوام بێ لەسەر ئەو کارانەی کە ئەنجامێدا، نەک وەکو ڕەمەزان. وەکو ڕەمەزان کەس ناتوانێت، وەکو ڕەمەزان پێغەمبەریش نەیکردووە. هەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕەمەزانە جیاواز بووە لەگەڵ غەیری ڕەمەزانە. ئەو تاعات و عیبادەتانەی ڕەمەزانی جیاوازتر بووە، ئەو خوا هەڵکردنەی بۆ ڕەمەزان جیاوازتر بووە، ئەو خێر و سەدەقەی کە لە ڕەمەزانە ئەیکرد جیاوازتر بووە. بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە لە دوای ڕەمەزان ئیتر ئێمە بگەڕێنەوە سەر بەزمەکەی جاران. هەر لەگەڵ یەکەم ڕۆژی دوای ڕەمەزانە سەرمان کرد عەینەن ڕیزی نوێژەکان وەکو جارانی پێهاتەوە، نوێژ بە تایبەت نوێژی بەیانیان. یا سوبحان الله، عەینەن وەکو جاران، نوێژەکانی تریش هەر عەینەن وەکو جاران. ئەی بۆ ئێمە مزگەوتەکان جێبێڵین. تەماشاکەن خۆشەویستەکانم، ئەوە ئەمڕۆ خەڵق حەقی ئەوە ئەکاتەوە کە لە ڕەمەزانە سەفرەی نەکردووە. هەر ئەمڕۆ تەماشاکە مزگەوتەکان وەنیوە چۆڵ بووە. تەماشاکە خۆشەویستەکانم، ئێوە تەماشای مزگەوتن خۆمان مەکەن، تەماشای زۆرینەی مزگەوتەکانی شار و شوێنەکانی تر بکەن. خەڵق ئەوێت حەقی خۆی لە تاعاتەکان بکاتەوە. سبحان الله، ئێبرا هیچ نەبووە نوێژە جماعەتە و جمعەکەت بکە، ئەمجا جمعەکەت بکە و ئەمجا دەرچۆ. خوای تەعالی مەجاری داوە تۆ بەشی ئەوە تش هەبێ سەفر و سەیرانیش بکەیت. هیچ نەبێ کاتێک تۆ سەفر و سەیرانەکەی خەمی جمعەکەت بخۆ، کە تۆ لە شارەکە دەرەچی لە لادیەکانە جمعە و جەماعەت هەیە، خەمی بخۆن. با شەیطان فێڵمان لێ نەکە، با شەیطان جارێکی تر نەمانباتەوە سەر بەزمەکەی جاران. خۆ ئێمە لە ڕەمەزانە کاتێک خوامان ئەپەرست هەر ئەو خوایە ماوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە ژیانە بوو لەگەڵ مسلمانانە بوو، هەندێک لە مسلمانان لە سەحابەکان زۆر گەرم و گوڕ بوون، بەس کاتی ئەو ڕۆژەی پێغەمبەری خوا وەفاتی کرد هەندێکیان زۆر ڕۆخیان، زۆر ڕۆخیان. حتا لە جەنگی ئوحودی شەکاتی وتیان محەممەد کوژرا، درۆیەک بڵاو بوویەوە لە ناو کافرەکان. هەندێک لە مسلمانان شمشێرەکەی فڕەدا و بە چۆکا چوو. جا ئیمامی ئەبوبەکر کە لەوانە بوو کە خواپەرست بوو، محەممەد پەرست نەبوو،
للرجي وفاتي في غمرة صلى الله عليه وسلم كحمو مسلمانان زور غم دا يعني قد بتايبتي عندك ها زور روخيان إمامي أبو بكر كتشو باني دم شاي في غمري دا لاو تماشای کرد پێغەمبەری خوا وفاتی کردووە زۆر گریا زۆر غەمبار بوو هیچ کەسی ئەوەی ئەبوو بەکر غەمبار نەبووە بۆچی چونکە ئەبوو بەکر بەردەوام لەگەڵ پێغەمبەرا بوو وەزیری دەستەڕاستی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم بۆیە ئەو لە هەمووان زیاتر هەست بە ئازارەکە ئەکا هەست بە موسیبەتەکە ئەکا بەڵام ناڕۆخێ چونکە ئەمە پەروەردەی دەستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەبەر ئەوە یەکسەر لە ماڵەکەی پێغەمبەری خوا دەرچووە دەرەوە حاتە ناو مزگەوتەکە و چوە سەر مینبەرەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و فەرمووی مسلمانان هەر کەسێ ئەگەر محەممەدی ئەپەرست ئەوە محەممەد ماڵاوای لێکردنی و گەڕایەوە بۆ لای خوای پەروەردگار من كان يعبد محمدا فإن محمدا قد مات لا حول ولا قوة إلا بالله هەر کەسێ ڕەمەزانی ئەپەرست ڕەمەزان ماڵ ئاوای لێکرد ئیتر خوا زانێت تا ساڵێکی تر ئەمێنین ئەیبینینەوە ومن كان يعبد الله فإن الله حي 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 هەر کەسێ خوای ئەپەرست خوا زیندووە ئەخر معقول نییە تۆ لە دوای ڕەمەزان واز لە نوێژەکانت بێنی ئەخر معقول نییە خۆشەویستەکان معقول نییە لە دوای ڕەمەزان ئیتر مزگەوت نەناسیتەوە ئیتر ماڵ ئاوایی بکە حتا تەراویحێکی تر ئاخر براینە تەراویح ئەسڵەن تەراویح سنەتە ئەسڵەن شەو نوێژیکردن سنەتە و سنەتیشە لە مزگەوتان نەیکەی سنەتە لە ماڵا بیکەی يعني خوي سنته اصلا شو نجي سنته والسنه شل ما الله يكي الا ما رابيكي نكله مزقوته تو لبر خاطري سنته كالسنه لما رابيكي تو هاتو يبقى مزقوت كاو سنتنا ما يعني تراويح كنما يتتو تواو مع اخواننا ناسيتو دين اخواننا ناسيتو اخر معقوله مداخوه خلقك هواي يوادارم يملو انا نبي يوادارم يموا نبي ئێمە هەر وەکو جاران ئەهلی جمعە و جەماعەت بین من ناڵێم تو ئەتوانی هەمووی وەکو ڕەمەزان ئەنجام بدەیت مستحیلە یعنی بەڵام هیچ نەبێ لە ڕێگە ڕاستەکە لامەدە هیچ نەبێ هەر ئەو ڕێگە ڕاستە بگرێت بەڵام با تۆزێکیش شەو نوێژیەکان وەکو جاران نەما بێ با تۆزێکیش ڕۆژووی سنەت نەتوانی وەکو ڕۆژی ڕەمەزان مەزبوط بی هەموو دووشەمە و پێنجشەمەیەک تۆ بە ڕۆژوو بی مەرج نییە لە ساڵێکە لە مانگێکە ئەگەر سێ ڕۆژیش ڕۆژوو ببی زۆر باش اگر حتى روج السنتيش نقري هيك نبي تو هروا حساب بكي كانه تو لمدرسه رمضان پرورده بوي نابي بقريتو سر غيبت سر بختيان سر سكرابكان سر سنه 20 كانت وهروا كو خلقي تروابي نابيت ادوكو خلقي اهل دنيا نبي ابتو پروردي مدرسه رمضاني مدرسه محمد المصطفى جواز بي ابي